زانایان دەفەرموون سەرکەوتن سەربەرزی لە ژیاندا بە سێ شتەوەیە. ئەم سێ خاڵە بکە. یەکەمیان نوێژکردن و سوژدەبردن بۆ خوای تاک و تەنها و بێشەریک. هەوڵ بدە هەموو دەستپێکی ڕۆژێکت بە نوێژی بەیانیان دەست پێ بکە. کاتێک کە فەجری سادق دەدا و بەری بەیان دەبێتەوە تۆ هەوڵ بدە لەسەر بەرماڵ بی، با ڕۆژەکەت بە نوێژکردن بۆ خوا دەست پێ بکە. با کاتێک کە خۆر هەڵدێ بە زیکری خوا و تسبیحات و خوێندنی سوورەتە پیرۆزەکانەوە بۆ حیفزی خۆت و ماڵ و منداڵت ڕۆژەکە بکەیتەوە. کە دەرگای ماڵت کردەوە ڕۆیشتی بۆ سەر کارەکەت، جا فەرمانبەری کاسبکاری هەر کارێکت هەیە لە شەساق بێ، دایمە لە بیرت بێ ئەو پارەی بەدەستی دێنی حەڵاڵ بێ، حەقی ئیشەکەت بدە و گەندەڵ مەبە. سێمیان ناخ و دڵ و دەرونی خۆت پڕ مەکە لە ڕق و قین و بوغز، ڕقاوی مەبە، کینە لە دڵ مەبە، ڕق ئەستور مەبە. مرۆڤ بەبێ گومان ڕقی لە خەڵکیش دەبێتەوە، تووڕەشی دەکەن، عازیش دەبێ، بەڵام سنگت مەکە بە عەمارێک بەردەوامی خوا ڕۆژی فەردەیە غەمی تێدا هەڵگری، چونکە ئاخی تەحەمولی ناکەی. وەکو کۆڵێکی قورس شانت دەشکێنێ، بەرگەی چەڵتەیەکی مێشک و دڵ ناگری و لە ناوت دەبە. کە ئەم سێ خاڵەت هەبوو عیبادەتێکی جوان، نوێشکردن بۆ خوا، نانی حەڵاڵ و کاسبی حەڵاڵ، دڵپاکردنەوە و خاڵیکردنەوەی ڕۆژانە لە غەرەز و بوغز و خین گەرنی خەڵک ئازا کە بڵێ خوایە حەواڵە بە تۆ بن، ئیتر غەمی دنیا مەدە بە کۆڵتا، بۆ خوای بەجێبێڵە. هەر غەمێک ڕووی تێکردی دوای ئەم سێشتە مەیدە بە کۆڵتا، بڵێ خوایە سپاردم بە تۆ، خوایە تۆ کارەکانم بۆ ڕاست بێنیە.